تۆ بۆ خۆت هێشتا کۆمەڵی مەلەفت لەسەر هێشتا بانگەشەی هەڵبژاردن پێ نەکردووە خەڵکێک بە ناوزڕاندنی بە کوردستانی کورد و پێشمەرگە دەستەمە بانگەشە کردووە دوێنەشدا لاپەڕی تابەتی خۆتان هەبوو لەسەر بابەتە پێدان وایە بۆچی وا دەکەن ئێمە وەڵاممان داوەتەوە حەقە بانگەشەی انتخاباتیش سنوورێکی هەبێ ئەوە تێنەپەڕێنێت تواتیتە شارێک لەم شارە بە خوێنی پێشمەرگە و دەستگامەکانی تر پارێزراوە و لە شارێکەوە هاتووی کە چەند جارێک کۆنتترۆل کراوە لەلایەن داعش و تۆ بۆ خۆت هێشتا کۆمەڵی مەلەفت لەسەر ناکرێ بێ قسە لەسەر هەندێک بابەتی حساس بکەیت کە ڕەنگە برایەتی نێوان پێکاتەکان بخاتە مەترسیە و بینیتان لێرە جنابتان تورکمانی لێ عەرەبی لێ ئێمە هەوڵە دەین پارێزگاری لەو فرەنەتەوەیە بکەین خەڵکی شارەزای ئەم شارە نیە دێت ئەم شارە دەبێت پێشتر تەبیعەتی شارەکە بخوێنێت.